خدای گەورە بەخشندەوە میهرەبانم کاتۆ هەموو کاتێکتان باش بەڕێزان و خۆشەویستان لە هەر جێگەیەکەن سڵای ئێمەتان پێشکەش بێ بەڕێزان لەگەڵماندا بن ئەمڕۆ لەم بەرنامەیەدا قسە دەکەین لەسەر ئەو کۆنفرانسە زانستی کەوا زانکۆی گەشە پێدانی مرۆیی بە هاوکاری لەگەڵ زانکۆی پۆڵۆتەکنیکی سلێمانی و هەروەها دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی ئەنجامی داوە ئەمەش دیارە لە چوارچەوەی نووسینی ئەو مذەکەرە هاوبەشەیەکەوە لە نێوانیاندایە ئەمە یەکەمین کاریانە و کاری دیکەشیان دەبێت لە چوارچەوەی ئەو مذەکەرەدا بۆ قسەکردن لەسەر ئامانجەکانی بەستنی ئەم سێمین کۆنفرانسە زانستنی و دەوڵەتیە لەلایەن زانکۆی گەشە پێدانی مرۆیی بە هاوکاری ئەو لایەنانە و هەروەها گەیاندنی تەوسیاتەکانیان بەلایەنە پەیوەندیدارەکان میوانداری هەردوو بەڕێزان بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید سەرۆکی زانکۆی گەشە پێدانی مرۆیی بەخێربێ سەرچاوان و هەروەها بەڕێستان وەک ئەزانین ئەمە سێمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتیە کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە ئەنجامی دەگەێنێت ئەم ساڵیش خۆشحاڵین بەوەی کە لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و هەروەها دەستەی کوردستانی بۆ دراسای استراتیژی توێژینی زانستی ئەم چالاکیە گرنگە زانستی بە ئەنجام دەگەێنین. ئێمە وەکو زانکۆ بە گرنگی دەزانین کە توێژینەوە زانستیەکان بە بەردەوام لە زانکۆکاندا برەوی پێ بدرێ و کۆنفرانسە زانستیەکانیش باشترین کۆبوونەوەن بۆ ئەوەی ئەو توێژینەوە زانستیانەی تیا پێشکەش بکرێت. بۆیە ئەم ساڵ بە هاوبەشی زانکۆی ناوبراو و دەستەی ناوبراو ئێمە توانیمانە بە هەر سێلامان نزیکەی 46 توێژینەوە بە ئەنجام بگەێنین لەسەر ئاسی نێودەوڵەتیە کە چەندی وڵات بەشداری تیا کردووە و گرنگە ئەو لایەنە بەسەر بکەینەوانێ کە ئێمە لە قەیرانی دارایی قورسی هەرێمە توانیمانە ئەم سێلایەنە ئەم توێژینەوە زانستیانە و ئەم کۆنفرانس زانستیانە بە ئەنجام گەین و نێڵین قەیرانی دارایی و هەروە شەڕی دژی تۆرانی داعش بێتە دژی تۆرەسانی داعش بێتە ڕێگر لە بەردەم چالاکی و ڕەوڕەوەی زانست و ئەکادمی لە هەرێمی کوردستان. زۆر باشە کاتێک باستان لە سێمی کۆنفرانسی زانستی کرد لەگەڵەوە هەند باستان لە ئەم قەیرانە داراییە کرد هیچ کاریگەری تێ نەکردن بۆ بەهێزبوون یاخود لاوازبوونی بە پێچوانە بمبورە. ئێمە لە ڕاستیاوە زانکۆکان کاری خۆمانە کە توێژینەوەی زانستی پێشکەش بکەین بەلایەنی پەیوەندیدار. ئەم کۆنفرانسەی ئەمڕۆژ بێگومان لە ڕۆژی دووهەمە لە بەیاننامەی کۆتاییە ژمارەیەک لە خاڵ ڕیزبەندی دەکرێت بۆ ئەوەی کە بۆ لایەنی پەیوەندیدار بنێرێ کە ئەنجامی توێژینەوەکانمانە وەگوتم چ ئێمە وەکو زانکۆکان بتوانین یارمەتیدەری حکومەت بین یارمەتەی میلەتەکەی خۆمان بین بۆ تێپەڕبوونی ئەم قەیرانە داراییە و زانکۆکانیش پێم وایە کارێکی گەورە بە ئەنجامەگەێنن و ئەتوانین بڵین بە ڕۆڵی تەواوی خۆیان ئەتوانن هەستن بە تایبەتی لە قەیرانە جۆراوجۆرەکاندا کە دووچاری هەرێمی کوردستان. زۆر سپاس. من دێمەوە لای جەنابەت دکتۆر. بەخێربێ دکتۆر سەرچاو. جەنابەت ئەمڕۆ لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە سلێمانی بە هاوکاری لەگەڵ ئەو زانکۆیەدا و دەستگایەکی دیکە ئەم کۆنفرانسە بە نرخەتان ئەنجامدا. لە چوارچەوەی ئەو مذەکەرە تەفاهمە بوو کەوا نووسیتان و لەگەڵ زانکۆی گەشەپێدانی مرۆییدا ئایا کاری داهاتووتان چی دەبێت لەو چوارچەوەیەدا؟ یان کاری هاوبەشمان هەبوو ئەویش لەگەڵ پەرلەمانی کوردستان لەگەڵ زانکۆی گەشەپێدانی مرۆیی ڕەشنووسی یاسایی وەرگرتنی زانیاری شتێکمان ئامادەکە لەگەڵ بەشی ڕاگەیاندنەوە بۆ ئەوەی پێشکەشی پەرلەمانی کوردستانیکەین بە دوو جلسە ئامادەکرا پێشکەشی پەرلەمانی کوردستان کرا. ئەمە دووەم چالاکیمانە کە چالاکیەکی نێودەوڵەتیە کۆنفرانسێکی زانستیە بە چاوێکی گرنگی و سێری ئەم کۆنفرانسەکەین و گرنگیە دێنە ڕاستپاردەکانی کە پێشکەشی حکوومەت هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانیکەین. ئێمە چالاکی پلانمانەیە بۆ ئەنجامدانی چالاکی کە لە ئایندەیە چی لە ڕێگای دیبێتی زانستی یان دیبێتی تەنانەت بۆ باسکردنی کێشەکانی هەرێمی کوردستانی ئەمڕۆ هێنانی کەسانی پسپۆر و شارەزا کەسانی حکومی کەسان لە پەرلەمانی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەتوانین کەسانی دەرەوە بێن پسپۆر ئەمانە هەمووی لە جگە لە ئەنجامدانی توێژینەوەی زانستی هاوبەش
سپاس بە دکتۆر مەریوان ئەمڕۆ دوای ئەنجامدانی ڕێکەوتنامە کە ماوەیەکە ڕێکەوتنامەکە ئیمزاکراوە ئەم چالاکی ئەنجام بدەین پلانی کەمان هەیە لە ئایندا لەگەڵ زانکۆکانی کەشی حکومی تایبەت ئاماژە بە شتێکم کە زۆر مهمە بەلامانەوە ئەنجامدانی ئەم چالاکیە لە نێوان دوو دەستگای حکومی و تایبەت بە هاوبەشی ئەمە گرنگیەک دەدا لەم قەیرانەیە کە بتوانین ئەمڕۆ زانکۆ حکوومەکانیش لە ڕێگای پاڵپشتی زانکۆ تایبەتەکان و پاڵپشتی یەکتری بکەین لە لانی زانستی بتوانین بەردەوام بین لەسەر چالاکیانە هەدەر لەولایەنە زانستیە کە ئاماژی سەرەکی تام لەم کارە هاوبەشە ئەگەر پرسیارەکە تەبیعی بێ وەڵام بدەیتەوە لایەنی ئابووری باشە بەڵێ من ئێستا ئاماژەم بۆ کرد قەیرانی دارایی کێشەیەکی زۆر گەورە ڕوو کردوتە زانکۆکانمان لە قۆناغێکی زۆر هەستیاردا ئێستا بەنەبوونی بودجەی پێویست بۆ ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە ئێمەمانەیە بڵێن بە حکوومەتی هەرێمی کوردستان بە وەزارەتی دارایی ئێمە توانین چالاکی ئەنجام بدەین توانای زۆر باشمان هەیە بەڵام قەیرانی دارایی ئەبێتە کێشەیەک بۆمان کە نەتوانین چالاکان ئەنجام بدەین ئێستا تا بەیەکەوە چالاکی ئەنجام بدەین و وەکو دکتۆر ئاماژە بۆ کرد لەڕەوەی زانست ناوەستێت و کارەکەین بەردەوام بۆ ئەوەی چالاکی ترمان هەبێ هیوادارین ئەم قەیرانە بەردەوام نەبێت بەڵام لە هەمان کاتا بە سەراحەت دەڵێن قەیرانی دارایی کێشێکی گەورەی بۆ کردوون بۆەوەی نەتوانین بەردەوام بین بە تەنیا بۆ ئەنجامدانی چالاکی زۆر سپاس دێمە لای جەنابی بەڕێز سەرۆکی سامون بەشەکردان لەگەڵ سەرسەر میوانە بەڕێزەکان ئامادەبووانی ئەمڕۆ کۆنفرەنسە بکەم و تعلیقێک هەیە لە لای ئەعلامیەکان ئەمڕۆکە بۆچی ساڵانی دیکە میوانە حکومیەکان بۆ شێوە وجودیانە وایە بەجددی ڕاستە ئێمە وای نابینین ئێمە وەکو زانکۆ لە هەموو بۆنەیەکدا نامەی بانگێژنامە ئەنێرین بۆ هەموو بەڕێزان لە بەرپرسە حکومی و حیزبەکان بۆ ئەوەی لە ئاهەنگی دەستپێکردنی ئەو بۆنەدا ئامادە بن ئەمڕۆ ژمارەی بەرچاو ئامادە بوون بەڵام ئەشێ کاتی کۆنفرانسەکە لەگەڵ کاتی هەردێک لەو بەڕێزاندا نەگونجێ ئەجینا ئێمە بەکارێکی ئاسایی ئەزانین و هەموو لایەک پەیوەندی باشمانێ لەگەڵیانە وەکو زانکۆ و ئەتوانین بڵین هەردوو لامان تاواکەری یەکتر زۆر باشە دکتۆر دەمەوێت لەسەر بابەتەکانی کۆنفرانسەکە سەمان بۆ بکەی بابەتەکان چین و لە چ چوارچێ و تەوەرێکدا خۆیان دەبینەوە ئێمە لە ڕاستەیە ئەم بابەتانەی ئەمڕۆ لە سێ تەوەری گرنگدا خۆیان دەبینەوە کە باس لە تەکنۆلۆژیای زانیاری ئایتیە و باز لە کارجێڕی و ئابوووریە و باز لە یاسا و ڕامیاری و ڕاگەاندنە هەموو ئەمانە لە چوارچێوەی دوو باسی گرنگدا خۆی دەبینێتەوە کە بە ئەلکترۆنیکی کۆمەلگا و هەروەها حکومڕانی دروستە کە ئی گەڤەرمنت و هەروەها کاری یاخود گوت گەڤەرمنت ئەگرێتەوانێ ئێمە لەم کۆنفرانسەدا ئەمانەیە ئەو باسانە ببنە چارەسەر و باسکردن لەو بابەتانەی کە ئەمڕۆ دووچاری هەرێمی کوردستان بووە وە گوتم باز لە بابەتی کارژێڕی و ئابووریە باز لە بابەتی تەکنۆلۆژیای زانیاریە کە بتوانین فەرمانگە حکوومیەکان هەمووی بە ئەلکترۆنی بکرێ هەر لە زانکۆشا بۆ خۆمان دەستمان پێکردو بۆ کارە و لە تەواوبوون داین لە هەندێک لە بەشەکاندا خوێندنی خوێندکاران وەرگیرانی خوێندکاران ئەم ساڵ لەسەر ئەو بابەتە ئەلکترۆنیانە توانراوە بە ئەنجام بگەێنرێ لەلایەکی شەوانێ بابەتە یاسایی و ڕامیاری و ڕاگەاندنەکان کە تەوەرێکی تری ئەم کۆنفرانسەیە دیسانەوە لایەن توێژەرەکانەوە بە تێر و تەسەلی کای لەسەرەکە هەموو ئەمانە گرنگن بۆ ئەوەی یارمەتیدەری باش بن بۆ کوردستانی ئازیزمان تاوەکو قەیرانەکان بە هەموو لایەک توانین تێپەڕێن زۆر باشە دکتۆر چەند مانگی ڕابردوو پانێڵێکی ئابووریتان لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەنجامدا لە ڕوانگەی هەستکردن هەستکردن بمبورە بۆ بابەتەوەی کەوا لە کۆمەلگەی کوردیدا ئێستا قەیرانی ئابووری هەیە ئەم کۆنفرانسەی ئەمڕۆ چەند تەواوکەری ئەو پانێڵە یاخود بڵین چەند هەستان کردووە بۆ قەیرانە داراییە بابەتەکان تەواوکەری ئەو کێشە بن وەک بەڕێز ئاماژت پێکرد ئێمە پانێڵێکمان لەمان جێگا لەسەر بواری ئابووری و قەیرانی ئابووری پێشکەش کرد ئێمە ئەڵین بە بەردەوام کوردستانی ئازمان پێویستی بەوەیە بە بەردەوام ئەگەر هەفتانە نەبێ مانگانە بتوانین پانێڵێک ئامادە بکەین و هەروەها وەک بەڕێستانەزان لە زانکۆکانە زانکۆی گەشەپێدانی مرۆیی زانکۆی پۆلیتەکنیک بە بەردەوام سمینار و کۆڕ و کۆربەندی زانستی و ئەکادیمی هەیە لە خزمەت بابەتەکانی کە ئەمڕۆ لە کوردستاندا بابەتی گەرموگڕن و پرسی هەنووکەین
بۆیە لە کوردستانە ئێمە پێویستمان پێ زانکۆکانمان بە بەردەوام و ئەم کۆنفرانسە هاوبەشەی ئەمڕۆژ ئەچێتە چوارچێوەی تەواوکردنی ئەو کارانەوە و لە داهاتووشە بە هیواین کە لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیکا بتوانین لە ئایندەیەکی نزیکە کاری هاوبەشی تر بکەین بێکەوە هەموو ئەمانە ئەچێتە کۆی خزمەتی هەرێمی کوردستان. زۆر سپاس دکتۆر جەنابی پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید وەک سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئاماژەی بە ئەو بابەتانە کرد کەوا لە ئەم دوو ڕۆژی کۆنفرانسا تەقدیمەکرێن لەلایەن توێژەرە بەڕێزەکانەوە ئەمەش هەڵبژاردننی بابەتەکان هەر بە هاوبەشی لەگەڵ جەنابتانە بۆ لە دەستنیشانکردنیاندا. بەڵێ بەتەکید ئێمە دوو لیژنەمان هەیە لیژنەی زانستی و لیژنەی ئامادەکاری کۆنفرانس هەردوو لیژنەکە بە هاوبەشی بووە لە نێوان هەرسێ دەستگاکانی خوێندنی باڵایە واتە نوێنەری زانکۆی پۆلیتەکنیک و نوێنەری دەستەی کوردستانی و نوێنەری زانکۆی گەشەپێدانی تیا بووە سەبارەت بە پسپۆڕەکان بە پێی پسپۆڕەکان بە پێی پسپۆڕە جیاوازەکان توێژینەوەکان وەرگیراوە و لیژنەی هەڵسەنگاندنی بۆ کردووە و پاشان پەسەند کراوە وەکو دکتۆر ئاماژەی پێکرد ئێمە ئەو توێژینانەی کە ئەمڕۆ بەسەندمان کردەوە چۆتە ناو وەقاعی مۆتەمەرەوە کۆنفرانسەکەەوە ئێمە لەو بوارانەیە کە پێشنیاری خۆی هەبێ بۆ چۆنێتی حکومڕانی تەندروست و پێشخستنی پرۆسەی حکوومەتی ئەلکترۆنی لە ناو هەرێمی کوردستانە و باسکردنی کێشەکانی ئابووری و دارایی لە کوردستانە کە ئەمە هەمووی لە خۆیان ئەبێ لە کۆتایە بێ بە کتێبێکی چاپکراو بۆ هەموو توێژینەوەکان و دەکرێت بە ئەدرێ بەلایەنی پەیوەندیان لە پەرلەمانی کوردستان و باسم کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو لایەنانەیە بە سوودی لێوەرگن و لە هەموو شوێنە باسیەکەی کوردستان زانکۆکان ئەبێ بەشێک بن نەک لە پێشنیار زانکۆ بێ بەشێ بێ لە بڕیاری سیاسی ڕۆڵی خۆی هەبێ لە ناو هەرێمی کوردستانە لە دەرەوەی هەرێمی کوردستانجا لەبەرەوەی کێشەکان ئەوە نەقوڵت نستا ئەبێت کەسانی پسپۆڕ پێشنیار و بڕیاری خۆیان هەبێ بۆ چارەسکردنی کێشەکان. من دەمەوێت لەسەر ئەو قسەی جەنابن ینی قسەم هەبێت ئەویش ئەوەی ئایا بەجددی زانکۆکان لایەنە زانستیەکان چینە زانستیەکان کەسانی پسپۆڕ وەک جەنابت ئاماژت پێکرد بەجددی بوونەتە سونعی قەرار یاخود گوێ لە پێشنیار و تەوسیاتی کۆنفرانسەکانیشان ناگیرێت. بە دوو شێوازە توانین وەڵام بینەوە یەکەم زانکۆکان هەمومان نەزانین بوونەتە جێگای دروستبوونی سەرکردەکانی ئەمڕۆ بەبێ هێنانی ناو ئێمە ئەزانین زۆر کەسی سەر ناو حکوومەتی هەرێمی کوردستانە لە پەرلەمانی کوردستانە لە حکوومەتە خۆجیەکانی کوردستانە لە هەرسێ پارێزگای سلێمانی کەسانی ئەکادیمیە بینی کەسانی پسپۆڕە بینی ئەمە بەشێکە لە درۆڵی زانکۆ کە لە ناو حکوومەتە بەشی دووهەم ئەو کەسا بەڕێزانە و توێژەرە بەڕێزانە و مامۆستایانە هەر لە هۆڵی خوێندنەوە هەتاکو ئەنجامدانی توێژینەوەکانیان هەتا کۆنفرانسەکان بەڕاستی ئێمە ناوەستین کاری خۆمان ئەنجام دەدەین وەڕاستپاردەکانی خۆمان ئەمڕۆ ئێمە باسی ئەەکەین لە پێشتریش باس کراوە دەست خراوەتە سەر کێشەکان و قەیرانەکان دەستنیشان کراون لێرەیە ئەبێ بەیەکەوە کار بکەین حکوومەت و کەسانی پسپۆڕ و کەسانی ئەکادیمی بەیەکەوە دانیشین ئەم بۆنانە و ئەم چالاکیانێکی بینی بەیەکەوە خۆشیت بەوە و بەجددی گوێ ڕاگیراوە بۆ لایەنە زانستیەکان و زانکۆکان لە هەرێمی کوردستان. زانکۆ تەبیعەتێکی هەیە زانکۆ کەسێکە لەگەڵ گەنجا تەعاملەکە کەسێکا بە ئەمەرەژی ئێمە دڵخۆشین بەو زانکۆیانەی خۆمان و بۆ خوێندکارانە بۆ مامۆستایانە ئێمە سەرکردەی ئایندە دروست دەکەین و مامۆستاکانیشمان ئەزانین بڕوامان پێیانە کە ئەتوانن ئەو پێشنیارانە کەیانە بیخێنە بەردەم دەستی حکوومەت بیخێنە بەردەستی حکوومەت کە ببێ بەشە لە چارەسەر من گەشتبینم لە پێشنیارەکان لە چارەسەرکردنەکان بەڵام ئەبێ بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی بەفعلی تەطبیقیکەین و من دەمەوێت بزانم سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی لەمڕۆوە عنی وەکو دەڵێت بە بەڵگەوە بزانین ئەم تەوسیاتانە بەکوێ گەیشتووە قسە کراوە بەجددی لەم بارەوە بەڕێز دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید جەناب وەک سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەزموتان لەگەڵ سێ کۆنفرانسدا هەیە دەبێت بە ئەم ساڵیشەوە سێ تەوسیاتان بوو بێ بۆ لایەنە پەیوەندیدارەکان ساڵی پارەکە لە هەمان جێگەدا دووەمین کۆنفرانسی زانکۆی گەشەپێدانی مرۆیی وتەبێژە بەڕێزەکەی ئاماژەی بۆ بکە ئێمە تەوسیاتەکان دواتر دەگەین بە لایەنە پەیوەندیدارەکان
طبیعی بپرسم بزانم تەوسیاتەکان چیان لێ هات و دڵخۆشن بۆی کەوا ئەم ساڵیش ئەم تەوسیاتانە بە هەمان فیلتەری ساڵی ڕابردووە بچنەوە. وەک جەنابی کاکتۆ ئەران ئاماژەی پێکرد زانکۆکان کاریان ئەوەیە توێژینەوە ئەنجام دەدەن پێشنیاز پێشکەشەکەن و هەموو ئەمانە ئیشی زانکۆکان و لای خۆشیەوە زانکۆ ئەو پێشنیازان پێشکەشەکە بەلایانی پەیوەندیدار بەڵام لایانی پەیوەندیدار من لەو باوەڕام هەموو کات پێی خۆشە ئەو پێشنیاز و کارانەی بۆ پێشکەش بکرێ لەگەڵ قوبوونەوەی ئەو قەیرانانەشە زیاتر یەتە پێش بۆیە ئەمەلمان وایە و هیوان وایە کە زیاتر لە کۆنفرانسی سێمە چونکە بارە ئابوووریەکە زۆر قوڵتر بۆتەوە زیاتر گوێ لە توێژەرەکان بگرێ و ئومێدیشمان وایە بە هەموو لایەکمان چێ زانکۆکان بیت چ حکوومەت تەواوکاری یەکترین لەبەر ئەوە ئێمە هەوڵ ئەدەین ئەو پەیامی هەمانە بگەینە حکوومەت و گەشتبینیشین کە حکوومەت لە ئایندەیەکی نزیکە ئەو توێژینەوانە بەهەند بگرێ و چ لە زانکۆی گەشە پێدان چ ئەوەی کە لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیک باوەبەشی کردومانە یا هەر زانکۆیەکی تر کە پێشکەشێکە هەر سەنتەرێکی توێژینەوەی بە گرنگ ئەیزانین و ئومێدویشمان وایە و گەشتبینیشین کە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامدانەوەی باشی دەبێت. ئەم ساڵ زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە ڕیزبەندی یەکەمی زانکۆ باشەکان بوو لە هەرێمی کوردستان ئەگەر سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیک ئەو شاهی دێشمان بۆ بدات. سپاس. بمبورە دکتۆر دەتانێت ئەم ساڵ ئەم کارانە ئەنجام بدەن ئەم کۆنفرانسە ئەنجام بدەن و کارەکانی دیکەتان تا لەو ڕیزبەندیە بمێننەوە یان نە ئێوە ئامانجی سەرەکیتانەوەیەکەوە ئەو تەوسیاتانە بە شوێنی خۆیان بگەن. ئەوەی گرنگە پێم وایە هەموو لایەک شایەتی چ بۆ ئێمە چ بۆ زانکۆی پۆلیتەکنیکیە پێش ئەم ڕیزبەندیە و بڵاوکردنەوەی ئەم ڕیزبەندیە چالاکانە ئەم دوو زانکۆی کاری کردووە لەبەرەوە کاتێک کە ڕیزبەندی ژێتە پێشێ چالاکیەکانت پێشکەش بە لیژنەی تایبەتمەند دەکەی بۆیە ئەگەر بگەڕێنەوە بۆ پێش بڵاوکردنەوەی کاری ڕیزبەندی هەم زانکۆی پۆلیتەکنیک هەم زانکۆی گەشەپێدان گوێی بۆ نەیاوە کار بۆ ئەو کا لە ڕیزبەندیا بێ چونکە جەناب تەزان ناو گرنگ نییە ئەگەر ناوەڕۆکیشی پێوە نەبێ بۆیە ئێمە کاری هاوبەشی ئەم ڕۆژمان لە چوارچێوە شتێکی جوان پێشکەشکەین و ئەمەش ئەگەر ڕنگدانەوەی جوان هەیە لە ڕیزبەندی زانکۆکاندا کارێکی گەورەیە و هەموو مالی سودمەند دەبین. زۆر باشە لەلایەنە پەیوەندیدارەکان ئەوەی کە ئامادە بوو بێت ئەمڕۆ لە کۆنفرانسەکەدا ئەوەی کەەوە ئامادە نەبوو بێت ئامادەی ئەوەی تێدا بووە کەوا بەجددی گوێ ڕاگرێت و هاوکارتان بێ بۆ لایەنی حکومی. ئێمە وەک ئاماژەمان پێکرد گەشتبینین و ئومێد دەخوات چونکە ئەم حکوومەتە حکوومەتی خۆمانە بە هەر شێوازێک بێ ئێمە ئەتوانین کاری هاوبەشکەین کاری ئەم ئاهەنگی بکەین بۆ نمونە ئێمە لەگەڵ بەرز پارێزگای سلێمانیان نامێت یەک تێگەیشتنمانەیە و کاری هاوبەشمانەیە بەیەکەوە چ ئێمە وەکو زانکۆ چ بەڕێزیان وەکو پارێزگای سلێمانی ئەتوانین لە هەموو بارەکانە خزمەتی شارەکە بکەین و لەگەڵ هەموو لایش ئەم کارە بکەین خزمەتی کوردستانی خۆشەویستمان بکەین. زۆر باشە من دەمێت کۆتا پرسیار لە جەناب دووە دواتر کۆمنتی دکتۆر مەریوانی ژۆر بگرم باس لە گرنگی زانکۆکان کرد بەجددی زانکۆکان لە ئێستادا بە تایبەتی زانکۆ ئەهلیەکان لە نێو کەوانەیەکدا کاریان بۆ کردو کە بەجددی زانکۆکان لە نێوی داخوێنکارەکان بەرەو ئەولانە پرۆفیشناڵە ببن لە داهاتدا ببنە سەرکردەیەکی سیاسی دیار. بەتەکید ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەجددی کارمان کردووە لەسەر خاڵێکی زۆر گرنگ ئەویش ئامادەکردنی و خوێندکارانە بۆ کار بازاری کار. بەڕاستی ئێمە لە ناو زانکۆی ئاسە چەندین سنتەرمانەیە چەندین کارمان هەیە چالاکی زۆرمان هەیە بۆ ئەوەی ئەو خوێندکارانەی کە لە ناو زانکۆکەمانن چۆن بیان گونجین ئەو اختصاسانەی کە یانێ لەگەڵ بازاری کارە ئەمە لایەنێکی زۆر گرنگە بۆی ئەو خوێندکارە کێتە لامان بزانێت لە ئایندای بێت بەچی و لە کوێ کاری دەسەکەوێت هەمووتان گەنجن ئەو گرنگی ئەو مۆزوعە دەزان. لەلایەنێکی کەوە بەڕاستی دەبێت لەسەر ئەلکترۆنیش بمبورە چونکە کاتی بەرنامەکەم بۆرە کۆتایی دەڕوان لەسەر لایانی بە ئەلکترۆنیکردنی زانکۆکان زۆر بەجددی کارمان کردووە ئێمە لە بەشەکانی ئایتیا لە بەشەکانی ئێستامە توان بۆتان باسکەم بەشی نەوتمان هەیە ئەم ساڵەکرێتەوە تایبەتمەندیمان داوە بۆ بەشانە چی بە سیستەمی بۆلۆنیا چی بە خوێندن بە زمانی ئینگلیزی ئێمە دەرگاکان خوێندکاران کە سیستەمی ئەلکترۆنی هەبێ و زمانی ئینگلیزی بەهێز بێ لەگەڵ بازاری کارا بگونجێت ئەوەش هەرە و کەسەش کە ئەم مواسەفاتی تیابێ لە ئایندە ئامادەیەکی بۆی بێ بە سەرکردەی ئایندە لەبەرەوە جارێن لەسەر کاری زانستی کارەکەین لەسەر ئەوەی ئەو خوێندکارە ئامادەکەین بۆ ناو بازاری کار پاشان تێکەڵ بە کۆمەلگا بێ لە ناو کۆمەلگا بێ بە سەرکردەیەکی دیار کە هەمومان ئێمە زانکۆکان کارکردنمان لەگەڵ خوێندکارانە کە ئامانجی سەرەکی
زانکۆکانمانە کە کاریان بۆ بکەین و بەرە پێشان بڕین. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر مەریوان ئەوەی کەوا دکتۆر ئالان باسی کرد دەمەوێت لە زانکۆی گەشەپێدانی جەنابەت باسی بکەیت چونکە چەند ساڵێکە باسی خوێندنی باڵا لە زانکۆی گەشەپێدان و هەروە بە سیستەمی بە ئەلکترۆنیکردنی زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە لە ئێستادا چەند بەشێکی بۆ سیستەمە کار دەکات دەمەوێت لەسەر ئەوەش سەرنجی جەنابەت وەربگرم. سەبارەت بە خوێندنی باڵا ئەگەر بگەڕێنەوە بۆ یاسای زانکۆ تایبەتەکان بە پێی دەقێکی یاسایی لەویا زانکۆ تایبەتەکان بۆیان هەیە خوێندنی باڵا بکەنەوانێ پێم وایە لە ساڵی خوێندنی داهاتووە وەزارەت کار بۆ ئەو بابەتە کات بەڵام لەژێر چەتری وەزارەتە بە هەموو ڕێنمایەکانی دڵنیایی جۆری وەزارەت لەلایەنی ئەلکترۆنیکردنی زانکۆش هەر وەک بە ڕێستان ئاگادار و ئاماژەشم پێکرد وەرگرتنی خوێندکارانمان ئەم ساڵ بە ئەلکترۆنی کردبوو هەر لە پڕکردنەوەی ئەو فۆرمانە وەگەڕاندنەوەی بۆ تۆمارگای زانکۆ هەموو ئەو کاران بە ئەلکترۆنی بوو و لە چەند ڕۆژی داهاتووە هەموو زانکۆ ئەچێتە سیستەمی ئەلکترۆنیەوانێ تەنانەت ئەوە 2 ساڵە ئێمە محاضراتی مامۆستاکان و هەموو ئەو کارانەی پەیوەندی نێوان مامۆستا و خوێندکارە لە ڕێگەی بە ئەلکترۆنیکردنی کارەکانیانەوە بە ئەنجام گەیشتووە بۆی ئومێدەوارین کە لە داهاتووی زۆر نزیکە بتوانین هەموو کارەکانی زانکۆ بۆ ئاراستەیە بەرین. زۆر سپاس بۆ هەردوو میوانە بەڕێزەکەم کەوا لەم بەشی یەکەمەدا لەگەڵماندا سوپاسان دەکەین. بەڕێزان لەگەڵماندا بن لە بەشی دووەمی چاوپێکەوتنەکانمان لە سێمین کۆنفرەنسی زانستی نێودەوڵەتی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە هاوکاری لەگەڵ دراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی لە کوردستان و هەروەها زانکۆی تەکنیکی سلێمانی بەرنامەیەکی کەتان پێشکەش دەکەین لەگەڵماندا بوو. زۆر سپاس.